ئێمە ئەمڕۆ وەکو ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان کۆبوونەوەیەکی گشتی فراوانمان ساز کرد تا ئاستی ئەندامانی لق تێدا بەشدار بوو واتە دەستی سکرتاریەت و کارگێڕانی لق و ئەندامانی لق کۆبوونەوەیەکی فراوان بوو چەند ئامانجێکمان هەبوو لە سازکردن و بەستنی ئەم کۆبوونەوە گشتیە یەکەم بەسەرکردنەوە بینین و کۆبوونەوەیەکی گشتی لەگەڵ ئەندامانی خوار خۆمانەوە پاشان هەڵسەنگاندنی ئەم پلانی کە لە ساڵی ڕابردوو دامانەوە تا ساڵی 2019 هەڵسەنگاندنێکمان کرد بە دوواداچوونێکمان کرد تا چەندێکی پلانەکەمان جێبەجێ کردووە و پلانیشماندانە و پلانێکی تۆکمەمەندانە بۆ ساڵی 2020 دەکەین ئینشاءڵڵا وەکو چۆن لە ڕابردوودا پلانەکەمان سەرکەوتوو جێبەجێ کردووە بتوانین لە ساڵی 2020 پلانەکانی خۆمان جێبەجێ بکەین کە لە خزمەتی کارمەندانی تەندروستی و سیستەمی تەندروستی هەرێمی کوردستاندا